گفتوگۆی ژمارە 89تانە هەر خۆی ئەمە خەرمانێکە لە گفتوگۆ لە دیالۆگ زۆر جێگەی دڵخۆشیە 89 دیدار 89 گفتوگۆ 89 بابەت 89 خستنە ڕووی بیر و بۆ چوونی جیاواز ئەنی خۆی هەر ئەمە بەسە بۆەوەی بڵێن ئێوە کارەکانتان کارێکی زۆر باشە ومێ دەکەم 89 یەکێک بێت لە گفتوگۆ باشەکان یەکێک بێت لە گفتوگۆ باشەکان سوپاسی ستاندارەکەم سوپاسی مامۆستاەکەم و هەیئەی ستاندار بە شێوەیەکی گشتی مامۆستا و ستاندار بیرمە کە دەست بەکار بووم لەو جێتانە بوون کە زوو هاتن وە پیرۆزبایی بۆ لام هاتنەکان لەبەر من نەبوو هاتنەکان لەبەر قەزیەکە بوو لەبەر کەرکووک بوو لەبەر مەلەفەکە بوو بۆیە من سوپاسیانەکەم و زۆر خۆشحاڵم بەوەی کە کۆمەڵێک لەم بەڕێزانە دانیشتون کە بەشێکیان ناناسم بە خزمەتیان نەگەیشتوم و بەشێکیان دۆست و ڕەفیقین بۆیە زیاتر خۆشحاڵم بۆوانی کە ناناسم بۆی ئینسان بیر و بۆچوون و ئەفکار لەگەڵ ئەوانەیە تێکەڵکە کە ناسێت ئەگەرنا ئەوانی تری شەر ئێمە گفتوگۆمان هەیە یەکە ناسین زیاتر ئاشناین بە یەکتر. طبعا من خەڵکی کەرکووکم خەڵکی گەڕەکی ئیمام قاسمم لە ئیمام قاسم لەدایک بووم قسەکردن لەسەر کێشەکانی کەرکووک بۆ من بڕێکی زۆر بیرکردنەوەی پێویست نییە و کە سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانیشم ئێستا لە حکوومەتی هەرێم لە ڕاستیە هەوڵم داوە مۆزەفێکی ینی ئیداری مۆزەفێکی ئۆفیسی نەبم و لە ژوورەکەی خۆمدانە نیشم ئەگەر هەر تەماشای پێیجی دەستە بکەن ڕوونەبێتەوە کە ئێمە بەردەوام لە ناو ڕووداوەکانە بووین لە خانەقین بووین لە شنگال بووین لە دەشتی نینەوە و لە مووسڵ بووین لە مەخمور بووین و لە پردیە و لە دووز و لە دبس بووین و لە ناوچەی حەفتەغار بووین و لە مەنەلی و زڕباتیە و جەلەولا و سەعدیە و هەموو ئەم ناوچانە بووم طبعا ئەم ناوانم بۆچی باس کرد ئەم ناوانم باس کرد بۆی دڵنیام هەمووتان نەزانن ئەمە منتیقەی کوردین بەڵام بەداخەوە وای لێ هاتووە ئەم ناوانە لەبیر چوونەتەوە خەڵک ئەم ناوانە نایەنێت من لە کۆبوونەوەیەک لە ئەنجومەنی وەزیران میوانداری کرام ڕووم لە جەنابی کاک مەسوود و جەنابی کاک قوبات کرد وتم وەختی خۆی سەرۆک مام جەلال یادی بەخێر جەنابی کاک مەسعود کە وتارێکیان هەبوایە لە ڕاستیە بەبێ مناسەبە و بە مناسەبە ناوی کەرکووکیانە هێنا و بە تایبەتیش خیتابی سیاسی سەرۆک مام جەلال تەماشا بکەن نابینن لە هەولێر وتارە مێژوویەکەی لەسەر کەرکووک بووە لە سلەیمانی بە هەمان شێوە لە هەموو کوردستان لە هەر جێگای خیتابی هەبوو بێت شتێکی لەسەر کەرکووک باس کردووە گومانم لە دڵسۆزی و لە پەرۆشی و لە نیشتیمان پەروەری برایانی شوعی و برایانی ئیسلامی نییە کە ئەمانەش لە شۆڕشی کوردستانە هەمووی لە پێناوی کەرکووکە خەباتیان کردووە ئومێد دەکەم ئەم کۆڕەی من ڕاستە من یەکێتیم ئەم کۆڕەی من بۆچوونەکانی من وەکو مۆزەفێکی دەوڵەت لێمی وەرگرن یعنی ئەگەر باشم کرد با بۆ دەوڵەت بێت با لەسەر یەکێتی حساب نەبێت خراپیشم کرد هەر با بۆ دەوڵەت بێت لەسەر یەکێتی حساب نەبێت چکە بەڕاستی هەوڵم داوە من ئەم مەلەفە وەکو مەلەفێکی نیشتیمانی وەکو مەلەفێکی نەتەوەیی تەعاملی لەگەڵا بکەم نەک وەکو بابەتێکی حیزبی کە هەر سروشتی خۆشم وایە زۆر لایەنگری ئەوە نیم مەسەلەی کەرکووک ببەستینەوە بۆ مەسەلەی حیزبایەتیەوە هەوڵەدەم ئەوەندەی کە توانام بەسەریا بشکێت بیر و بۆچوونی خۆم لەسەر ئێستای کەرکووک واتە ئەم لە دوای ئینتیخاباتەوە بخەمە ڕوو و خاڵێکی گرنگتر کەرکووک ئێستاکە چۆنە دۆخی ینی کە ئەڵێم مەبەستم جەنابی محافزی تازە نییە مەبەستم کەرکووکە وەکو قەزیە لەکوێی ڕووداوەکانایە لەکوێی هاوکێشەکانایە هەر قسەیەکشم کرد بەڵگەتان ویست من بەڵگەکە ئەخەمە ڕوو هیچ کام لەو بەڵگانەش بەڵگەی خۆمان نین بەڵگەی ناو موئەسساتی حکوومەتی عێراقین و هەموو ئەوانی کە ئێوەش بیریان لێ ئەکەنەوە لە عێراقا دەسەڵاتدارن مادەی 140 لایە و بەشێکن لە ئەنزیمەی دەوڵەتداری لە عێراقا و پەیوەندیان بە ناوچە کوردستانیەکان و ناوچە کێشە لەسەرەکانەوە هەیە هەمویانم بینیوە لەگەڵ هەمویانە گفتوگۆم کردووە
لە خانەقین لەگەڵ حەشدی شعبیە بەرکەوتوو لە سەرگەڕان جێشی عێراقی بە ماوەی سەعات و نیوێک گەمارۆیان داوم. یعنی ئەم شتانە کە باس ئەەکەم دەرئەنجامی هەوڵی یعنی جێڕانەوە نییە بڵێم فلان کەس وای کرد، ئەوانە باسەکەم کە خۆم تیاژیاوم، نەک ئەوەی کە بڵین کاراکتەری تر تیا ژیا بێت. بارودۆخی ئێسای کەرکووک بەڕێزان خۆتان نەزانن زۆر هەوڵدرا کورد بە یەک لیست بچێتە ناو ئەم پرۆسە ئینتیخاباتەوە. لێتانی ناشارمەوە من خۆم مەسئولی بازنەی دوی یەکێتی بووم بۆ ماوەی 40 ڕۆژ لە گرنگترین بازنەکان کە ئەوەی کەرکووکی بێ لێرە و هەولێریەکان ئەلحەمدولیلا هەمووتان شارەزای کەرکووکن. من مەسئولی بازنەیەک بووم، شاترلو، ئەڵماس و خاسە و بڵین تەپە. ئەم جوگرافیایە گرتەوە. ئەم جوگرافیایەکی هاوبەشی کوردی و تورکمانیە و ئەو دەنگەی کە جەبهەی تورکمانی هێنێت بەشی زۆری ڕوبەرەکەی لەو جوگرافیایە بۆ لەبەرەوەی حزوری برانی تورکمان لەوێ زیاترە. زۆر هەوڵدرا بە یەک لیست دروست بێت. بۆ یەک لیست دروست نەبوو تەبەنەمە بۆ چوونی متەواضعی خۆمە. زۆر هێز لە هێزە سیاسیەکان بە تایبەتیش برانی ئیسلامی کە من خۆم هەمانگی زۆر باشم لەگەڵیانە هەیە و لە هەموو هەنگاوێکیش نوێنەری جەنابی مامۆستا سەلاحەدینی و نوێنەری مامۆستا عەلی باپیر بەشداری ئەکەن لە ئیش و کارەکان لەگەڵم و هەموو هێزە سیاسیەکان بە بڕوای من کەوتنە ژێر تەئسیری حەملەیەکی عەلامی بە ناوی 16 ئۆکتۆبەر و نەمانی یەکێتی و یەکێتی دەنگ ناهێنێ و یەکێتی کۆتایی هاتووە. بۆ زانیاری تا من خۆم قنسوڵی وڵاتان هاتوۆتە لام پێی وتوم ئێوە لە کەرکووک ڕقم 1 نەماون، ڕقم 2 نی، ڕقم 3 باشە، یعنی بە خۆمیانەوە چکیوان تەقریریان بۆ ئەڕوا هەڵبژاردن. ئەنی ئەم هەژمونی ئیعلامە بزانت چۆن سیاسی گەورەکانی خۆشمان کەوتبوونە ژێر تەئسیرەوە نەهاتن لەگەڵ یەکێتیە و برانی پارتیش دیار بوو هەرزوو ئەوان قبوڵیان نەکرد و نەشیان شاردەوە کە لەگەڵ یەکێتیە لیست دروست ناکەن. وەڵحاڵ ڕۆیشت پرۆسەکە. برانی حزبی شوعی لەگەڵ یەکێتیە لیستێکیان دروست کرد، برانی پارتی دیموکراتی کوردستان لیستیان نەبوو، برانی ئیسلامی هەرێکی لیستی خۆی هەبوو، هێزەکانی تری ئۆپۆزیسیۆنیش هەمووی لیستی خۆی هەبوو. ئەمە هەندێک کاریگەری سلبی لەسەر نەفسێتی خەڵکی کەرکووکدانە. ڕاستە یەکێتی هێزێکی گەورەیە و توانای جوڵاندنی شەقامی هەیە لە کەرکووک، بەڵام ئەم پەرتەوازەیە وای کرد کە خەڵکی کەرکووک هەمووی نەچێتە سەر سنووقی دەنگدان. بەڕێزان لە شوێنێکی وەکو ڕەحیماوە لە 162 کورد چۆ بۆ دەنگدان. بزانن من بەشێکی خزم و کەسی نزیکی خۆم بوونە وتیانە بۆ کورد یەک دەنگ نابێت. ئەمە تەئسیری هەبوو. شوێنێکی وەکو شۆرجە لە 162 چۆ بۆ دەنگدان. ئیمام قاسم کە خۆم لی لەدایک بوومە لە 161 چۆ بۆ دەنگدان. ڕێژەکە کەم بوو. ڕاستە یەکێتی دەنگێکی گەورەی هێنا، برانی پارتی 2 کورسیان هێنا، وەکو مانشێت لە ڕووی ئیعلامیەوە بۆ شێوەیەکی وەقتی زۆر باش بوو کە وتیان کورد بردیەوە. ئەمە باش بوو، بەڵام ئەگەر بی هەڵسەنگاندن بکەیت بە بڕوای من شتەکە پێچەوانی ئەمەیە. دەبێ بپرسین بۆ گەڕێکی ڕەحیماوە لانکی خەبات و کوردایەتیە لە 162 خەڵکەکە ئەچێ بە دەنگدان. لە شوێنێکی وەکو ڕیاض و وەکو حەویجەش لە 178 خەڵک چوە بۆ دەنگدان و ئەم 178 باڵانسی قوتی گۆڕی. کورد لە کەرکووک 247,000 دەنگی هێنا، عەرەب 221,000 دەنگی هێناوە، برانی تورکمان کەمتر لە 100,000 دەنگیان هێناوە. بەڵام بۆ زانیاریتان 100,000 دەنگی برانی عەرەب بە تەنیای حەویجەیە، هی مەرکەزی شار نییە، هی حەویجێ ئەو دەنگیان هێناوە. بەڵام دوجار ئەڕژێتە خانەی خزمەتی عروبەوە لە شارەکەیە. ئەمە ڕۆیشت دەستکرا بە مفەوەزات. من ناڵێم هەتا ئێستا نەموتۆ چێ خەتابارە. ئەمە ئەو سینە بوو، انتخابات تەواو بوو، نەتائیج دەرچوو. من بەش بە حاڵی خۆم چاوەڕوانی دەنگی زیاتر مەکرد بۆ کورد نەهات. دەنگەکان وا دابەش بوون دانانی پارێزگارێک بۆتە ئاردی ناو دڕک قورسە. تو ناتوانیت نیساب تەواوکەیت. لە بەدبەختی نەتەوەکەی ئێمەش یەکێتی پارتی نانتوانی کاندید دابنن. 2 جیهەت
یەکێک لەم لە هەوڵێدا یەکێک لەم لە هەوڵێدا یەکێتی استحقاقی انتخابی خۆیەتی 5 کورسی هێناوە استحقاقی انتخابی خۆیەتی بەڵام محافظی کەرکووک استحقاقی نەتەوەیی کوردە هی یەکێتی نییە دەبێت ئەوها تەماشای وەزعەکە بکرێ هەردوو لایەن هەوڵیاندا من دڵنیاتانەکەم و برانی پارتی دیموکراتی کوردستان بیان توانێ ئەم محافزیان دانا یعنی ئەمە هیچ شینێک هەڵناگرێ یەکێتیش توانی محافزی دانا باشە یان خراپە ئەمە ئەگەر لە ڕووی سیاسیەوە بە بیری تەسکی حیزبی تەماشای بکەیت ڕەنگە باش نەبێت بەڵام بۆ نەتەوەیەک سەیری بکەیت دانانی محافزیەکی کورد لەو شارەیە جۆرێکە لە خەون ئەوەی لە کەرکووک نەژێت نازانێ بارودۆخی شاری کەرکووک چۆنە بۆ من گرنگ بوو کوردیەک پارێزگاری ئەو شارە بێت هەر کەسێک بێت هەر عنوانێکی هەبێت بۆ من گرنگ نییە بەقەدەر ئەوەی کە گرنگە کوردیەک محافزی شاری کەرکووک بێت هەڵبەتە ئەم قسەی من یەکسان نییە بەوەی کە برایانی عەرەب برانی تورکمان تەحمیش بکرێن قەدەرێک کۆی کردوینەتەوە تازە قەدەرێک کۆی کردوینەتەوە کورد و عەرەب و تورکمان پێکەون لەو شارەیە سیاسەتی ڕاست و دروست سیاسەتی عەقلانی ئەوەیە کە لەگەڵ برایانی کورد تورکمان و عەرەب پێکەوە بژێین پێکەوە نەژێین ئەو شارە لە خەڵکەکەی ئەبێ بە دۆزەخ و ماناکانی ژیانکردن و پێکەوە هەڵکردن بایەخی نامینێت و لێتانی ناشارمەوە کورد ئەو دەسەڵات و سوڵتەیی نییە لە شارەکەیە دڵنیا بن لەوە هەرزوو ئەو قسێتان کرد بۆچی پۆستێکی زۆر دراوەتە برانی تورکمان با ئێمە ئەم پرسیارە بەم جۆرە لە خۆمان بکەین پێش پرۆسەی انتخابات چەند پۆست بەدەست کردەوە بوو هیچ ئەی ئێستاکە بە بێگومان ئێستاکە پۆستێکی ئەگەر بگەڕێیتەوە بۆ ئەو کاتە لە سفرەوە بۆ ئێستاکە زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە کەرکووکیش معادلەی نێودەوڵەتی و ئیقلیمی تەحکومی پێواکات تۆ ئەگەر بتەوێت یعنی جۆرێک لە تەبایی دروستکەیت دەبێت وەکو براگەورە لە بەشێک لە حەقەکانی خۆت خۆش بیت کە خۆش نەبیت من پێم وایە بەرێککەوتنی زیاتر ڕوئەدات گرنگ ئەوەیە ئێستا کە دوای انتخابات یەکێتی و پارتی بە بڕوای من دەرگای گفتوگۆیەکی هاوبەش بکەنەوە لە ڕووی یەکتر و من پێم وایە دەبێت یەکێتی ئەستحقاقی دوو کورسی زیاتر بداتە برانی پارتی دەبێت پێکەوە بن هەتا ئێرە هات و ڕۆیشت دڵنیاتانەکەمەوە مەسەلەی کەرکووک ئەگەر کورد یەکدەنگ و یەخیتاب نەبێ ناتوانێ ئامانجەکانی بێنێتە دی انتخاباتێکی تر بارودۆخ لەمە خراپتر ئەبێت ئێستاکە ئەی خەمە ڕوو چۆن بارودۆخ خراپتر ئەبێت بۆیە زۆر گرنگە یەکێتی و پارتی شەڕی ناوخۆیان تێپەڕان دوای گفتوگۆیان کرد و ئاشبوونەوە حکوومەتیشان تێکەڵ کردەوە ئەم دوو هێزە دەبێت ئێستاکە بە تایبەتی یەکێتی من پێم وایە دەبێت مرونەتی زیاتر بەرامبەر برانی پارتی نیشان بدات و مشارەکەیەکی زیاتریان پێ بکات و دەرگای گفتوگۆ لە ڕووی یەکتردا نەخەن ئەگەر قەرارە شۆڕشی ئەیلول لەسەر کەرکووک بە بنبەستگەیشت بێت ئەگەر قەرارە مفاوەزاتی ساڵی 84 کە جەنابی مام جەلال قیادەیە کرد لەسەر مەسەلەی کەرکووک بە بنبەستگەیشت بێت من پێم وایە ئێستاکە ئەهێنێت یەکێتی و پارتی دابنیشن بڵێن ئێمە شۆڕشەکانمان لەسەر کەرکووکدانا ئێستاکە هەڵبژاردننی محافزەیەک دێت و ئەڕوا چۆن ئەبێت ئێمە قەزەیەکی لە پێناوە بکەینە قوربانی بۆیە زۆر گرنگە لەم مەرحەلەیە ئەم دوو هێزە جۆرێک لە مرونەتیان هەبێ بەرامبەر بە یەکتر بۆی هەوڵ بدەین ئەم قۆناغەت دژوارە کە بۆ کورد چەندێک دەرفەتە بە بڕوای من ئەوندەش ئاستەنگە چەندێک دەستکەوتە بە بڕوای من ئەوندەش لە بەردەم گرفت و لە بەردەم کێشایی من لە ماوەکانی ڕابردووە جنابی مامۆستا عەلی باپیرم بینی و جنابی مامۆستا سڵاحەدینم بینی تەنها ئۆفیسێکی لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە قیادەی کوردی وەکو ڕەمز وەکو سیمبول لەناو ئۆفیسەکەی خۆمانە وێنەیانمان داناوە هەدەف لەمە چییە؟ هەدەف لەمە ئەوە بووە کە پێیان بڵێن کەس لە دەرەوەی مەسئولیەتی کەرکووک نییە هەموو کەسێک بە حەجمی خۆی مەسئولیەتی بەرەکەوێت لەم قۆناغەیە مەسئولیەتی گەورە لە ئەستۆی یەکێتیە دوای لە ئەستۆی پارتیە دوای لە ئەستۆی هێزەکانی ترە هەر کەس و بە حەجمی خۆی ئەمە لەسەر ئەم بارودۆخەی ئێستا کە من بڕوام وایە دەبێت یەکێتی هەوڵ بدات برانی تورکمان و برانی عەرەب بەشداری پێ بکات و ئەگەر لە حسەی خۆشی زیاتر بێت بەڵام
ئەجندایەکی هاوبەشی وازح هەبێت لەسەری ڕێکەون من بڕوام وایە ئێمە لە مەسلەی پۆست و پلەکانی خوارەوە زەرر ناکەین چونکە ئێمە 7 ساڵی بێپۆستیمان بەڕێ کرد هیچ پۆستێکمان نەبوو بەڕێزان بەلەدێمان هەبووە لە دەردی خۆمانەڵین شارەوانیمان هەبووە بەڕێوەبەری پۆلیسمان هەبووە لەبەرەوەی تو سوڵتەت نەبووە ئەم دوو جیهەتە دەوریان نەبووە نەیانتوانی و ئامانج بێن نەدی بۆیە بۆ ئەم مەرحەلەیە بە قەنەعەتی من گرینگە جەنابی محافظ ئەجندایەکی نیشتیمانی ڕوونی هەبێت جیاکاری نەکات هەموو هێزەکان لە دەوری بەرنمەیە کۆ بکەنەوە ئەو بەرنمەیە بکەنە بنەما بۆ خزمەتکردنی کەرکووک پێم وایە ئەمە گرنگترە لەوەی کە لێرە پۆستێکی زیاتر دراوەتە برانی تروکمان یان پۆستێکی زیاتر دراوەتە برانی عەرەب بە بێگومان ئەمە بۆ چوونی منە مانای ئەوە نییە ئەمە بۆ چوونی قیادەیە بەڵام من بارودۆخی شارەکە ئەزانم چۆنە بۆیە ئەگەر پۆست ببێتە هۆکاری ئەوەی ئەجندایەکی یەکگرتومان هەبێ بۆ خزمەتی شارەکە بەمەرجێک ئەجنداکە جێپەنجەی کوردی پێوە بێت من بەش بە حاڵی خۆم بە کارێکی خراپی نازانم لەمەوە بەڕێزان دێمە سەر بەشی دووەمی گفتوگۆکە کەرکووک ئێساکە بارودۆخی چۆنە تعریب هەیە ئایا بەڕاستی ئەوەی کە باسەکرێت تعریب لەو شارە ئەگوزارێت لە ڕووی نفوزەوە گۆڕانکاری ڕوویداوە نفوز ئەگۆڕن بۆ خەڵکی عەرەب ئایا بەڕاستی خەڵکی بەسڕە و ناوەڕاست و خواروی عێراق دێن لە کەرکووک نیشتە جێبوون ئایا ئەم محافزەی ئێستا جەنابیان توانای ئەوەیان هەیە ڕێ لە هەژمونی تعریب بگرن ئایا ئەم تعریبە تعریبێکە بە بەرنمەیە چی ڕوو ئەدا لە کەرکووک من بەش بە حاڵی خۆم بۆ ئەم پرسیارانە کۆمەڵێک بەڵگەم هێناوە دیارە ئێمە لە کەرکووک کۆمەڵێک کێشەی بنچینەیمان هەیە یەکەمیان کێشەی زەویزاری کشت و کاڵی تەنها بڕیاری 369 نزیکەی 100,000 دۆنم زەوی لە کورد وەرگرتوێتەوە داوێتە وەزارەتی دارایی تەنها بڕیارەکانی لیژنەی شئونی شیمال نزیکەی 50,000 دۆنم زەوی لە جوتیاری کورد بە یەک وەرەقەیەک وەرگرتووە داوێتی عەرەبێک ئەمە کێشەی بنچینەی ئێمەیە لە کەرکووک کێشەیەکی ترمان هەیە کێشەی مادە 4 دەستورە کە کێشەی زمانی کوردیە حەزرەتی نالی ئەڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تالەبی معناەکە ئەو کاتە ئەمە یوتووە ئەی ئێستا زمانی کوردی لەو شارەیە باردۆخی چۆنە ئەو بەڵگەم لەبەردەسایە کە دەری ئەخات بە بەرنامە هەوڵی شکاندن و شێواندنی زمانی کوردی ئەدرێ بە بەرنامە بە نووسراوی ڕەسمی ئاراستەی دەوائیری سەحە ئەکرێت ئەڵێن چیتر ئەو کڵێشانەی کە پێ نووسراوە ئسم المەریض ناوی نەخۆش ناوی نەخۆشەکە لابەرن بەس عەرەبیەکە بێڵنەوە قودعە گشتیەکان ناوە کوردەکەی لێ بکەنەوە ناوە عەرەبیەکە بێڵنەوە قەرەنجیر ئەکەنەوە بە ڕەبیعا یعنی وردە وردە ئەمە لە ناو ڕەسمیاتی ئەو دەسەڵاتەیە ڕەنگی داوەتەوە لەگەڵیشە دڵنیا بن تعریب هەموو جەستەی کەرکووکی تەنیوە لە دوای 2017 هەتاوەکو ئەمڕۆ 9 گەڕێکی عەرەبی دروست کراوە هەر یەکێک لەو گەڕەکانە گەورەترە لە تەیراوای هەولێر وە گەورەترە لە کارێزەوشکی سلەیمانی هەر گەڕێکێکی زیاتر لە 92,000 خێزانی عەرەبی هاتوۆتە ناو شارەکەەوە و ئەو گەڕەکانە هەمووی تەجاوزە هەموو پێداویستێکی بۆ دابین کراوە باشە لەگەڵیشە جەنابی ڕاکانجبووری کە بەداخەوە بەشێک بۆ لە گفتوگۆی پێگەێنانی حکوومەتی خۆجی بە نووسراوی خۆی دەیان خێزان نفوزی گۆڕیوەتە ناو شارەکەەوە هەموو ئەو خزمەت گوزاریانی کە هاتوۆتە ناو شاری کەرکووک بەڕێزان لە 160 بۆ منتیقەی حەویجە و ڕاز و ئەو منتیقەیە سەرفکراوە ئەو 140 تر هێنراوەتە ناو شار و بەشێکشی بۆ گەڕەکە عەرەبیەکان بۆ بەشە ئەساسیەکەی و بەشە کەمەکەی بۆ گەڕەکە کوردیەکان بووە و لەگەڵیشە هەژمونی شیعەگەرە لە ڕووی مەزهەبیشەوە هاتوونەتە منتیقە کوردیەکان جێپی خۆیان وەکو شوێنە پیرۆز و مقەدەسەکانیان تاپۆ کردووە و شوێنیان تیاداناوە بە بێگومان من دژی شیع نیم ئێمە خەباتی مێژوویمان هەیە پێکەوە بەڵام ئەگەر حەقیقەت بڵێین کەعبە کەچ نابێت لە ئیمام قاسم ئێستا کە خەریکی دروستکردنی جێپەنجەی خۆیانن و من دڵنیاتانەکەمەوە ڕاستە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە سەردەمی بەعز دەرچووە ڕاستە بڕیارەکانی شئونی شیمال لە سەردەمی بەعز دەرچوو عەلی حەسەن مەجید ئیمزای کردووە
بەڵام ئێستاکەش ئەم سوڵتەی کە ئێستا لە عێراقا هەیە کە حیزبی بەعسی بە قەرار هەڵوەشانوێتەوە ئامادە نییە ئەم بڕیارانە هەڵبۆشێنێتەوە بۆ لەبەروی حیزبی بەعس ئەم یاسایانەی لە پێناوی حیزبەکەی خۆیان دەرنەکردووە لە پێناوی عروبە و دەسەڵاتی عەرەبیا دەری کردووە و هەمووشی بەپێی یاسا ڕێخستووە لە ماوەکانی ڕابردووە چوومە بەغداد جەنابی هادی عامرین بینی بڕیارێکی دەرکردبووتم سوپاس دەکەم بڕیارێکی باشت دەرکردووە بۆ کەرکووک وتی ئەی باشە بۆ نەگلەیەکەن مادام تو سوپاس مەکەیت وتم قوربان من سوپاس دەکەم لەبەری بڕیارەکەت باشە بەڵام بڕیارەکەی تو جێبەجێ ناکرێت ناڵم بڕیارەکەت جێبەجێ بکرێت وتی چۆن بۆم سلمان کە بڕیارەکەی 1 سانتیمەتر ئامانجی نێناوەتە دی لە دوای ئەوە دوسێ بڕیاری تری کەرکووکمان خسە بەردەمی بۆ نمونە هێچێک لەوانە مۆنۆمنتی ئەنفالە لە تۆپزاوە مستحیلمان سەرف کردووە کێشەکە چارەسەر بێت ئامادەنین لە کاتێکە ئەنفال بەعس کردوێتی و دەبێت ببێتە سمبولی ڕەوایەتی بۆ ئەو زوڵمستەی کە دیکتاتۆریەت بەرامبەر بە گەلانی عێراق کراوە ڕێگە نادەن دەرفەت نادەن باشە بەڕێزان ئەمە بەشێک نەبێت لە تەعریب و لە هەژمونی دەسەڵاتی عەرەبی لە کەرکووک ئەمە ناوی چییە؟ گەڕەکی نەورۆزمان هەیە بە ڕۆژی ڕووناک جەیش عێراقی چوونە ناو خانوەکانی گەڕەکی نەورۆزەوە ئەو کێشەی کە لە گەڕەکی نەورۆز ڕوویدا هەمان کێشە لە سەلاحەدین لە تکرید ڕوویدا تەنها دایرەی تاپۆ بە یەک نووسرا و حەڵی کرد مزایدەی کرد خانوەکان بە قانون کە یاسایەکەیە بۆ ئەو خانوانی کەرکووک و ئەو خانوانەی سەلاحەدین کە بەدەستی زوباتی جێشی عێراقیەوە بوون یاساکە ئەڵێت ئەم خانوانە کە ئێساکە مواطنی تایە دەبێت مزایدە بکرێت و مەرجیشە بۆ ئەو کەسە دەربچێت کە دانیشتووی خانوەکەیە تەنها دائیرەی تاپۆتوانی ئەو قەزەیە لە سەلاحەدین چارەسەر بکات و کەسیش دەنگی نەکرد هەتا ئێسا کە ئێمە ڕیاسەی جمهور ڕیاسەی وزەرا هەموو وەزیرەکانمان هەموو ئەندام پەرلەمانەکانمان بە هەمومانەوە لەسەر خەت بووین دڵنیاتانەکەمەوە 1 سانتیمەتر لە بەدیهاتنی ئامانجی دانیشتوانی گەڕەکی نەورۆز نزیک نەبووینەوە توانیمان یەکشت بکەین ڕێگە بگرین لەوەی کە خانوەکانی تر داگیر بکەن ئەمە نیشانی چییە؟ ئەمە نیشانی ئەوەیە کە بەڕاستی ئامادەی ئەوەیان تیانە کێشەکانی ئێمە هەروە بە ئاسانی چارەسەر بکەن لە ماوەی ئەو 7 ساڵەیە زیانی گەورە لە جەستەی ئەم نیشتیمانی ئێمە دراوە ئەوە بینیتان منتیقەی سەرگەڕان پەڵکانە ئەو گوندانە هەموویتان بینی چۆنە بارودۆخی زراعەت و کشتتوکاڵکردن کە دەرفەت نادەن و ئەوە خانەقین نزیکەی 35 گوندی دەوروبەری خانەقین کە لە ماستەر پلانی شار و نزیکە بێتەوە هەر ڕۆژی بە جۆرێک حەشدی شعبی گڕی بارەترێ بە دانیشتوانی ئەو گوندانە دروست دەکات بۆ ئەوەی چۆڵی بکەن تاریبەکە بەم شێوەیە بەڕێزان زۆر نەرمە وەکو سەردەمی بە ئەزنیە بە نووسراو بێت دەردکە بۆ نمونە تو گوندێکت هەیە بیرەکەت چۆر ئەکاتەوە کارەبات لێ ئەبڕێ ئەمنێتت بۆ دابین ناکە لە ناوی شۆ ناو بەناو داعش هەندێک ئاماژەی بۆ ئەنێرێت ئەم هەوڵاتیە کە لانی کەمی پێداویستەکەی بۆ دابین نەکرات چیەکە لەو گوندەیە مەجبورە چیەکات چۆڵێکات و بەجێ دێڵێت پشتێنەی ئەمنی ئێمەش وردە چۆڵ ئەبێت بە شێوەیەکی گشتی بەڕێزان من بەش بە حاڵی خۆم پێم وایە بارودۆخی کەرکووک و مادەی 140 لە بارودۆخێکی زۆر هەستیارایە و نابێت مەسلەی دروستکردنی حکوومەتی خۆجێیی بەرچاوی خەباتی هاوبەشی سەرکردایەتی سیاسی کورد لێڵ بکات چونکە دڵنیاتانەکەمەوە پارێزگاری کەرکووک ئەتوانێت چەند ئەرکێ بکە کە ئەمەیە ناتوانێت چەند ئەرکێ بکە ئەمەیە کە ڕوونیەکەمەوە ئەو شارە دوو کێشەی بنچینەی هەیە کێشەیەکیان کێشەی زەویزارە کێشەیەکیان کێشەی مادەی 140 و ئەو وێنەگشتیەیە کە سپێراوە بۆ مادە دەستوریە بەشێکشیان خزمەتگوزاری و کاروباری ئیداری و لە ڕووی ئەمنیەوەیە جەنابی محافظ بە بڕای من ئەتوانێت لە ڕووی خەدەمیەوە لە ڕووی ئەمنیەوە دۆخێکی باشتر دروستکە لە کەرکووک بەڵام لە ڕووی جێبەجێکردنی مادی 140 لە ڕووی چارەسەرکردنی کێشەی زەویزار لەو شارەیە بە بڕوای من ناتوانێت ئەو ئامانجە بێنێتە دی کە ئێمە چاوەڕوانین بۆیە زۆر خەتەرە ئاستی چاوەڕوانی لەسەر جەنابی محافظ و حکوومەتی خۆجێی ئەو شارە بەرز بکەینەوە کۆتا قسەم وەکو دلیل لەسەر ئەمە چییە هەوڵماندا هەموو فراکسیۆنە کوردیەکان من کاک شاخوان عەبدوڵڵام بینی لە بەغداد چوومە لای پرۆژە یاسایەک ئامادە کرا بۆ هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە وتیەوە ئێمە یاساکە بینە ناو پەرلەمان لە ناو پەرلەمان بە یاساکانی مەجلیسی قیادەی سەورە هەڵەوەشێنینەوە
لەوێ دڵنیابن کارێکمان کردووە کە پشتیوانیمان بکرێت یاساکان هەڵبۆشێنرێتەوە یاساکان زۆرن 8 یاسایان وعدمان وەرگرتی بوو هەڵبۆشێنرێتەوە بەڕێزان کە خرايە گفتوگۆوە یەک تەنها عەرەب بە سوننە و بە شیعەوە پشتیوانی پرۆژە یاساکەی نەکرد نەک پشتیوانیان نەکرد دژاتێکی زۆر قورسیشیان کرد ئەگەر ئێمە لەمە تێناگەین ئەوە بەدبەختیە ئەگەر ئێمە لەمە تێناگەین و ئەمە ناوی نانین هەژمونی تعریبێکی مەترسیدار لەسەر ئەو شارە ئیتر خۆ ئەمە تۆ چی ناوی لێ ئەنیت سەربار و بنبار ئێساکە لە بەردەم هەلومەرجی سەرژمێری گشتیان کە ئەم سەرژمێرێش بە بۆچوونی من کە قەومێتی تیانە بە بڕوای من بۆ ئەوەیە دوو ڕۆژی تر بڵێ هەمومان عێراقین کاکە من عێراقیم بەڵام من کوردم یعنی ئەمەش مەترسیە و مەترسێکی تریشمە سەر سەرژمێرێکە ئەوەیە کە بڕوام وایە ڕەنگە هەوڵ بدەن بیکەنە بنەمایەک بۆ ئەوەی جێگای ئەحسای ساڵی 57 بگرێتەوە ئەو ئەحسایی کە کورد بە پێی وایە یعنی خزمەت یەکات کە من بەش بە حاڵی خۆم لەسەر ئەم ئەحسایش سەرنجوتیە بینیم هەیە باوەقتتان زیاتر نەگرم سوپاستانەکەم ئومێد دەکەم هەندێک بە چاوڕوونی تیا بوو بێت و بارودۆخی شارەکەش پشتیوان بەخوا لەسەر دەستی مەحافز هەندێ هەنگاوی تر بڕاتە پێشەوە ئومێدی شەکەم ئینشەڵا یەکێتی و پارتی و کۆی هێزە سیاسیەکانی تری کوردستان لە دەوری ئەجندایەکی یەکگرتو ڕێک بکەون چکە بڕواکەن مەحافز دا ئەندرێت دوای 2 ساڵی تر ئەڕات دەبێمە خۆمان بۆ خەباتە گەورەکە ئامادە بکەین کاویش خەباتی پارێزگاریکردنە لە کەرکووک و لە تەواوی ناوچە کوردستانەکانی